بینەرانی ئازیز ئەم کاتتان باش من یادگار فایقم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناو زانکۆی ئەمریکی لە سلێمانی لە دیداری سلێمانی پێنجەم لە ساڵی 2017 لەگەڵتانین بۆ قسەکردن لەسەر چەند تەوەرێکی گرنگ باسی ڕۆژی ئەم شۆمان دوو تەوەر لە خۆگرێ لە تەوەری یەکەما لەگەڵ کاکۆشیار سیوەیلی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵی گفتوگۆکەین سەبارەت بە تەوەری جیاواز سەبارەت بە پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە پەیوەندیەکانی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە کاریگەری وڵاتانی دەرەوە بە تایبەت وڵاتە زلهێزەکان وڵاتە خاوەن نفوز و خاوەن دەسەڵات و خاوەن کاریگەریەکان لەسەر دۆزی کورد لەسەر داهاتووی کورد مەبەستمانە پرسیاریەوە لە کاکۆشیار بکەین کە پەیوەندی ناوخۆی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە پەیوەندی پارتی و گۆڕان پەیوەندی پارتی و یەکێتی پەیوەندی پارتی و تەواوی لایەنەکانی دیکەش چ کاریگەریەکیە بێت لەسەر ئەوەی کە ئەمان لە دەرەوە دەنگیان دلێرتر بێت بوێرانەتر زیرەکانەتر باشتر و ڕێکوپێکتر بتوانن نوێنەرایەتی حەزبێک بکەن و لە ڕێگای حەزبەکەشەوە نوێنەرایەتی کورد بکەن لە دەرەوە بەر لەوەی من بچمە لای پرسیارەکانم پیرۆزبایی 8 مارسیش لە تەواوی خانمانی گیانەکەین بە تایبەت خانمانی کوردستان و ئینشاءڵڵا ناخۆشی و نەهامەتی و پێشێلکاریەکان بەرامبەریان کۆتایی دەکا گۆشیار دووبارە بەخێر بێی ئەمڕۆ زۆر ماندوو بووی ئێمە زیاتر ماندوو تەکەین لە ساڵ بێ بەڵام بێگومان گرنگە گوێمان لێت بێ و بینەریش مەبەستێتی ئاگای لە بۆچوونەکانی ئەوە بێت جەنابتان وەکو بەرپرسی نوێی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان دەستنیشان کراون لە کۆمەڵێک زنجیرەیە گۆڕانکاری کە لە ناو پارتی کراوە لە جێگایەک ئاماژەت بەوە دابوو کە پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان گۆڕانکاری تیاکەن دای ئەڕێژنەوە مەبەستان چی بوو و چۆن ئەم گۆڕانکاریاکەن پێش ئەم شتێ پیرۆزبایی ڕۆژی 8 مارد لە ئافرەتانی کوردستان و ئافرەتانی جیهانەکەم پەیوەندیەکانی مەکتەبی پەیوەندیەکانی یەکێکە لە مەکتەبە هەرە گرنگەکانی پارتی و مەکتەبی پەیوەندیەکان توانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ڕووی دەرەوەی کار و چالاکی و هەڵوێستەکانی پارتیە و ئەوەی بۆمان بکرێت ئێمە بێگومان بە تایبەتی بەپێی بەرنامەیەکی نوێ هەڵوێست و بۆچوونەکانی پارتی لەسەر بارودۆخی کوردستان لەسەر ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە پارتیەوە هەیە بە دنیای دەرەوە ئەگەێنین لە هەمان کاتە بۆچوون و هەڵوێستی لایەنە دەرەکیەکان ئەوەندە ئێمە پەیوەندیان پێوە بکەین ئەگەینەوە پارتی بۆ ئەوی پارتیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاگاداری ڕاو بۆچوون و هەڵوێستی ئەو لایەنانە بێت کە بە تایبەتی ئێمە بەلامانەوە گرنگن. بێگومان تا ئێستا لە مەکتەبی پەیوەندیەکان کاری زۆر چاشی کردووە بە تایبەتی کە هەواڵی خۆشەویستم کاکە من هەورامی لەوێ بوو بەڕاستی جێدەستی دیارە بەڵام بێگومان طموحی ئینسان یا طموحی هەر بەرپرسێک یا هەر دەستگایەک پێویستە زیاتر بێت پێویستە هەرچەندە ئیشەکان چاکتر کرا بێت هەوڵ بدەی ئیشەکان باشتر بکەی زیاتر بەرەو پێشەوە بەری لەبەر ڕۆشنایی ئەو طموحە ئێمەش وەکو مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوە خەریکی دانانی بەرنامەیەکی ڕێکوپێک و تێر و تەسەلین بۆ ئەوەی کاری پەیوەندەکانی دەرەوە کاری دیبلۆماسیەت و چالاکی دیبلۆماسیەت هێندەی پەیوەندی بە پارتیەوە هەبێت و لە ڕێگەی پارتیشەوە بێگومان بتوانین خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەمان بکەین ئەو بەرنامەیە دابنین و گەڵاڵی بکەین بۆ ئەمەش بێگومان من لە شوێنی ترژ بوومە سوود لەو پێداچوونەوە و هەڵسەنگان و لێکۆڵینەوانە وەردەگرین کە لە ماوەی ساڵی ڕابردووە لیژنەکانی کە پارتی داینابوو بە تایبەتیش ئەندەی پەیوەندی بە پەیوەندەکانی دەرەوە هەبێت وەربگرین و لەگەڵ هەواڵانی مەکتەب دابنیشنەوە جۆ لە خەڵکی تریش بگرین بەڕاستی بزانین چۆن و بە چ شێوەیە کاری پەیوەندەکانی دەرەوە و کاری دیبلۆماسیەتی کورد لە دەرەوە باشتر بکەین و پێشتری بخەین. کاکۆشیار لەو بەرنامانەی حتمما قسەتان لەسەر کردووە و ینی بە شێوەیەک لە شێوەکانیش ڕۆشنووسی نووسراوەتەوە لای ئێوە ئەزانن بەنیازی چین تا چەندە پەیوەندیەکانی ناوخۆی پارتی باسی لێکراوە بە پەیوەستکردنی بە پەیوەندیەکانی دەرەوە و سوود لێبینینی پەیوەندیەکانی ناوخۆ بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی
بێگومان پەیوەندەکانی ناوخۆ گرنگە پەیوەندەکانی ناوخۆ بە تایبەتی پەیوەندی نێوان پارتی و لایەنەکانی تر کە ئێستا لە هەرێمی کوردستان چالاکن کار ئەەکەن و ڕێکبوون و تەبایی ئەم لایەنانە بێگومان کاری ئێمە ڕەنگە لە ڕووی دیبلۆماسیەت و لە ڕووی پەیوەندی و لە ڕووی خستنە ڕووی دۆزی ڕەوای ئێمە وەکو گەلی کورد ئاسانتر و باشتر بکات و ئەمە بێگومان کاری لەسەرکرێت ئیشی لەسەرکرێت بە تایبەتی لەسەر مستەوای مەکتەبی سیاسی لەسەر ئاسی جەنابی سەرۆک و مەکتەبی جەنابی سەرۆک بۆیە ئەو کێشانی کە ئێستا هەیە نەهێڵڕێت یاخود بەلانی کەمەوە کەم بکرێنەوە چونکە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی پارتی یەکێتی تەبایی ناو ڕیزەکانی گەلی کوردستان یەکێکە لە ئامانجەکانی پارتی و ئامانجەکانی پارتیش بووە بەپێ ئەو دەست پێشخەرەیە کە ئێستا جەنابی سەرۆک ماوەیە کە کردوێتی و خچێتە سەرمێزی لایەنەکانی تر مەکتەبی سیاسی یاخود وەفدی دانووسکاری مەکتەب سیاسی کار لەگەڵ لایەنەکانی ترەکا بۆ ئەوەی تا بکرێ و کێشانە نەهێڵڕێت یاکەم وردە وردە باسێکی ناوخۆ بکەین ڕاستە جەنابتان بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەن بەڵام پێشتریش وردە مناقەشەیەکمان کرد پێش بەرنامەکە یعنی نکۆڵی لێ ناکرێت کە پەیوەندیەکانی ناوخۆ کاریگەری لەسەر پەیوەندیەکانی دەرەوە بێ جەنابت ئاماژەت بەوەدا کە لەسەر دەست پێشخەری جەنابی کاک مەسعود بەرزانی لایەنەکان گەڕی یەکەمی کۆبوونەوەی ئەنجام دراوە لە نێوان پارتی و لایەنەکانی دیکە و بە شێوەیەک لە شێوەکان هەمووان ئاماژیان بەوەدا کە ئیجابی بووە بەڵام گەڕی دووهەم هیچ دەنگ و باسێکی نییە با قسەمان لەسەر ئەمە نەبێ ئێوە بەنیازن چۆن لەگەڵ لایەنەکانە مامەڵە بکەن ئەین جەناب دووەکو بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان بەنیازن لەگەڵ یەکێتیە چۆن مامەڵە بکەن بەنیازن لەگەڵ گۆڕانە لەگەڵ ئیسلامیەکانە لەگەڵ پارت و ینی حزبە سیاسیەکانی دیکە چۆن مامەڵە بکەن بۆ پارتی دنیابینی چێ بۆ مامەڵەکردن لەگەڵ لایەنەکان بەنیازە لایەنێک پشتگوێ بخات و لەگەڵ لایەنێکە مامەڵە بکە یان بە یەک مەسافە لە هەموو لایەنەکانەوە دوورە بێت یان دنیابینی و تێڕوانینی جیاوازیە بۆ پەیوەندی لەگەڵ لایەنەکان نەنە بێگومان ئێستا ناکرێ وەکو پارتی ئەمە بە یەک مەسافە لەگەڵ هەموو لایەنەکان و دوور بین چونکە پەیوەندەکانمان لەگەڵ لایەنە جیاوازەکان جیاوازن بۆنونە پەیوەندیمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان باشترە لە پەیوەندیمان لەگەڵ گۆڕان پەیوەندیمان لەگەڵ یەکگرتوو ڕەنگە باشتر بێ پەیوەندیمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەبەرەوە شێوەی مامەڵەکردنی ئێمە بە پێی شێوازی ئەو پەیوەندی پارتی کە هەیەی لەگەڵ ئەو لایەنە ئەگۆڕێت بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئەم دۆخە بەردەوامە بێت وەکوتم هەوڵی جددی هەیە کاری جددی ئەکرێت بۆ ئەوەی ئەم دۆخەی کە ئێستا هەیە نەمێنێ و بتوانین هەمومان پێکەوە هاوکاری بکەین لەسەر ئەساسێکی ڕێک و پێک و ڕەنگە وەکو تۆوت ئەگەرەوە بێتە ئاراوە بێتە دی کاری ئێمەش وەکو مەکتەبی پەیوەندیەکان ئاسانتر و باشتر بکات باشە ئەندامێکی سەرکردایەتی یەکێ لە پارتە سیاسیەکان دوور لە چاوی کامێرا پێیوتم کە پارتی دیموکراتی کوردستان لە پەیامەکەی کاک مەسعود بارزانی پەشیمان بۆتەوە نەخێشتیوانی چەند جارێکیش جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە پارتی لەو پەیامە پەشیمان نەبووتەوە بە تایبەتی شخصی جەنابی سەرۆک کە خۆی خاوەنی دەست پێشخەری و پەیامەکەی پەشیمان نەبووتەوە و ئەوە ئەمێنێتەوە بۆ لایەنەکانی تر گفتوگو لەسەر ئاستی فەرمی بۆچی ئەمە دووپات ناکرێتەوە لەلایەن پارتیەوە بۆی دڵنیایی بەلایەنەکان بدەن چونکە ئەوان خەمی ئەوەیانە کە پارتی لەو گۆڕانکاریانەی بەڵێنی دابوو لە ڕێگەی پەیامەکەی کاک مەسعود بارزانیەوە گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم گۆڕانکاری لە سەرۆکایەتی پەرلەمان و گۆڕایەکاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و حکوومەت باوڵێن بکرێت بۆ بەڕسمی ڕای ناگەێن لەشەنە کاک مەحموود محەممەد لە شوێنێک ئاماژەی پێدا بەڵام بۆ لە ئاستێکی فەرمیتر ڕووی دەمتان لە حزبەکان ناکەن بڵێن ئێمە لەو پەیامانە پەشیمان نەبووینەتەوە بۆ ئەوەی ئەو قسانەشی ئەو بانگەشانەشی ئەکرێت ینی کۆتایی بێت خاڵێکی بۆ دابنرێ جا ئاست لە ئاستی بڵێن وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان بەرزتر چی کاتێک کە کاک مەحموود محەممەد دەڵێ ئێمە ڕای فەرمی و کۆتایی پارتی دیموکراتی کوردستان کاتی کە کاک مەحموود بەناوی پارتیەوە قسە ئەکات ڕای فەرمی پارتیە گەیەنێ بێگومان لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە بە ئاشکرا و ڕاشکایی وتی کە ئێمە لەو پارتی لەو دەست پێشخەریە پەشیمان نەبووتەوە و ئەو دەست پێشخەریە لەسەر مێزە ئەمێنێتەوە سەر لایەنەکانی تر چۆن پێشوازی لەو دەست پێشخەریە باشە پارتی دیموکراتی کوردستان بەنیاز بوو گەڕی دووەمی لە ڕێگەی شاندەکەی خۆی و گەڕی دووەمی کۆبوونەوەکان دەست پێ بکات بە پێی زانیاریەکانی جەنابتان بەم جوانە دەست پێ کاتەوە ئەو دەستپێکردنەوەی گەڕی دووهەمی بمبورە ینی گەڕی یەکەمی کۆبوونەوەکان دڵخۆشیەکی زۆر بوو بۆ وڵاتیان و دڵیان پێخۆش بوو پێیان وا بوو ئەمەیان جددیە ئەمەیان
ینی ڕێکخراوترە منتەزەمترە ئەکرێت چاوەڕی ئەنجامێک بین بەڵام هەر دوابەدای دڵخۆشیە ینی ئەبینی ساردێک لەلایەن لایەنەکانەوە هەیە و دیسانەوە خەڵک هیوا ئەکرێتەوە دەستپێکردنەوەی گەڕی دووەم یاخود دەستپێکردنەوەی دانوستانەکان لەگەڵ لایەنەکان بەڕاستی پەیوەندی ڕاستەخۆی بە پارتیەوە نییە چونکە پارتی ئامادەیە پارتی هەموو شەوتوەتی هەر وەختە لایەنەکانی تر ئامادە بن بۆ دانیشتن و کۆبوونەوە ئێمە ئامادەن هیچ وتون کە ئامادەنین کێشەکە نەخێر مەسەلەکەەوە نییە لایەنێک بە پارتی بڵێ ئەمە دانانیشن لەگەڵتانی ئامادەنین کێشە ناوخۆی لایەنەکانی تر کارێکی وای کردووە کە لە حاڵەتێکان نەبن ئامادە بن بۆ دانیشتن بۆ نمونە گەباسی یەکێتی نیشتمانی کوردستان بکەین کە لایانی سەرەکی یاخود لایەنێکی سەرەکیتری لایەنە لەو گفتوگۆ دانوستانانە تا ئێستا ڕاو بۆ چوون خۆی یەکلایی نەکردوێتەوە هەموو ئەم کۆبوونەوانی کە ئەکرێت لەلایەن مەکتەبی سیاسی و لەلایەن سەرکردایەتی و چەندین باز لە پرۆژەیەکی هەشخاڵی یا نەشەڕێگایەکی هەشخاڵی ئەکرێ و ئەبێ ئەنجومەی ناوەند بڕیایی لەسەر بە معنە ئەوەی یەکێتی هێشتا لە هەڵوێستەکانی لە پێگەیەکان نییە بتوانێت بڕیار بدات هەر لەبەرەوەی پارتیش وەستاوە یەک ئەوە هۆکارە پارتی هەمیشە وتوێتی کاتێ لایەنەکانی تر ئامادەن بۆ دانوستان بۆ دانیشتن پارتیش بێگومان ئامادەیە باشە پەیوەندی ئێستای پارتی و گۆڕان چۆنە چکە ئەوترێت پڕناکۆکیترین و پڕملانیەترین پەیوەندیە و مەحاڵە بگەن بە ئەنجامە چەنە لە سیاسەتە مەحاڵ نییە بێگومان پەیوەندێکی چاک نییە بەڵام ئەومان لەبیر نەچێت کە لە گەڕ یەکەمی دانیشتەکان بێگومان شێوە دانیشتێک و یەکتربیینێک هەبووە کە ئەمە هیوادارین بکرێتە سەرەتایەک بە تایبەتی لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەموو ئەم دانیشتانش کە ئەکرێ بەڕاستی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەیە کە هەیە ئەو ئاڵۆزیانی کە لە نێوان لایەنەکان هەیە بێگومان ڕەنگە بڵێن چاوەڕوانیمان هێندە بەرز نەبێ بە دانیشتنی دووەم یاگەڕی دووەمی دانیشتەکان کێشەکان چارەسەر بکرێت بەڵام پێویستە پشوو درێژ بین پێویستە کێشەکان لە ڕووی دایالۆگ لە ڕووی یەکتر نەسڕینەوە چارەسەر بکەین چونکە هەموو بەشێکن لە پێکاتی ئەم گەلە بەشەکەن لە پێکاتی ئەم کۆمەڵگایە و پێویستە گوێ بۆ یەکتر بگرین و ئەمەش هەردیسانەوە بۆ چوون و تەوەجوهی پارتیە کاتێک کە کۆبوونەوە دانیشتەکانی ئایندە دەست پێەکان لەگەڵ لایەنەکان باشە دەنگۆیەک هەیە کە پارتی بڕوای بە کۆبوونەوەی پێنجقۆڵی نییە شتی وا هەیە نەگدەنگەوە ئەوە ڕاستیەکە لەسەر زاری جەنابی سەرۆکۆ تەواوە من بڕیاری کۆتاییە و ئێوە بڕاتان بڵنیە کە جارێکی پێنجقۆڵی کۆبنەوە دەنی لەوە پێشش هەڵوێستێکی لەو شێوەی هەبووە هەمیشە پارتی ویستوێتی هەموو ئەو لایەنانی بە تایبەتی کە لە پەرلەمان ئەندامیان هەیە و نوێنەرایەتیان هەیە و کەم و زۆر کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی بڕیار بەشێکی چالاکن تا ڕادەیەکی زۆر لە پرۆسەی سیاسی نێوان لایەنەکان پێویستە ئەوانیش قسەیان هەبێت چونکە ئەوانش جەماوەری خۆیان هەیە خەڵقی خۆیان هەیە ڕەنە ڕاستە وەکو لایەنەکانی تر لە ڕووی ژمارەی پەرلەمانتار و جەماوەرەوە وانە بن بەس دیسانەوە بەشێکن لەو کۆمەڵگایە و ئەتوانن هاوبەشیەکی دروستکەرانە بۆ دانیشتن و گفتوگۆکان بکەن پەراوێستخستنیان وەلاخستنیان ڕەنگە خزمەتی ئەو مەسەلەیەنێکە کە لە پێناویە کۆبن و بە تایبەتی پێشدانەکە کە لە پێناویە کۆبێتەوە فراوانتر بێ باشترە تا بە هەموو لایە بگەنە ئەنجام و نەتیجەیەشی باش باشە ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان تا چەندە بڕواتان بەوە هەیە کە بە سێ حزبەوە بتوانن حکوومەت بەڕێوە بەرن و دوو لایەنی تر لەناو ئەم بۆ نمونە با وازەحتر قسەکەم بکەم پارتی و یەکێتی و یەکگرتو پێکەوە حکوومەتێک پێک بێن و گۆڕان و کۆمەڵ بە شێوەیەک لە شێوەکان ئۆپۆزیسیۆن بمێننەوە و ئەوەی کە خۆیان بڕیاری لێدەن شتێکی زۆر سروشتیە ئەنی لە سیاسەتە لە بەڕێوەبردننی حکوومەتە لە کاری پەرلەمانیا تۆ ئەگەر توانی زۆرینەیەک لە ناو پەرلەمان دروست بکەی هاوپەیمانێتێک دروست بکەی کە زۆری نەبێت زۆرینەی ناو پەرلەمان بێت ئەو زۆرینەیە بێگومان ئەتوانێت حکوومەت بێک بهێنێت بەمانای پەراوێستخستنی لایەنەکانی پەراوێستخستن نییە نەخێر کاتێک کە حیزبێک یا لایەنێک بێتە ئۆپۆزیسیۆن مانای بەشێکە لە پرۆسی سیاسی بەشێکە لە پرۆسی دیموکراسی
لە ناو پەرلەمانە دیموکراسی ئێمە هێندە پێشکەوتووە و هێندە چۆتە پێشەوە هێندە پایەکانی جێگیر بوون کە گوێ لە ئۆپۆزیسیۆن و گوێ لە ڕایەکانیان بگیرێت. ئەڵتەرنەتیڤی ئەوە چییە؟ ئەڵتەرنەتیڤی ئەوە پێگەنانی حکوومەتێکە لە 5 یا 6 یا لە حەولەیان بەداخەوە تاقیمان کردەوە لە ماوەی ڕابردووە ئەوەش گەیاندینە ئەو بارودۆخی کە ئێستا بەدەستیەوە ناڕێنین. یعنی ئەگەر 3 حیزب 4 لایەن تەنانەت 2 لایەن تەنانەت لایەنێکیش ئەگەر بتوانێت زۆرینەیەکی پەرلەمانی پێک بهێنێت ئەتوانێت و کاتە حکوومەت پێک بهێنێ مانایەکانتر نییە. زیاتر ئاگاتان لە دنیای دەرەوەی لە دنیای مۆدرندا ئەم شتە تا چەندە بوونی هەیە لە شێوازی حزبایەتی نوێدا شێوازی حکومڕانی نوێدا لە وڵاتانەی کە بە دیموکرات ناویان دەرکردووە تا چەندە بوونی هەیە و تا چەندە سەرکەوتوو بووە. نه لە دەوری پێشووی کاری پەرلەمانی بێگومان 3 حیزبی ئۆپۆزیسیۆن هەبوون پارتی یەکێتی و لایەنەکان هەندێک لایەن تریش حکوومەتیان پێگەنابوو ئۆپۆزیسیۆن کاری خۆی ئەکرد پراوێز نەخرابن لە پەرلەمان و حکوومەتەکەش کاری ڕەنگە باشتر کردە لەو حکوومەتی کە لە ئەنجامی کۆکردنەوەی هەموو لایەنە دروست بوو. ئەگەر 5 لایەنەکە یا 6 لایەنەکە یا 7 لایەنەکە لەسەر بەرنامەیەکی هاو بەش ڕێ بکەون کاری بۆ بکەن نەک لایەنێک بەشداری حکوومەت بێت دەردی بۆکو ئاڵهێن زۆر جار ئەو وتراوەتەوە پێیەکی لە ناو حکوومەت بێ پێوێکی لە دەروی حکوومەت بێت تەبعەنەوە بەشداریکردنیشی دروستکەرانە و بەنا نییە. بەڵام کاتێک کە تۆ 5-6 حیزب کۆ بنەوە بەسەر بەرنامەیەکی حکوومەت ڕێکەوتن ئەەکەنەوە و هەوڵەدەن ئەو بەرنامەی ناو حکوومەت جێبەجێ بکەن ئەمە شتێکی باشە. بەڵام ئەمە معنای ئەوە نییە یەکگرتنی 2 لایەن یا 3 لایەن بۆ پێگەنانی حکوومەت شتێکی نادیموکراسیە لە دنیای دەرەوە هەیە و لێرەش ئەکرێ و تاقیش کراوەتەوە کە لێرەش دەتوانێت پەیڕێی ئەوە بکرێت وەکرێ سەرکەوتوو بێ ئەکرێ سەرکەوتوو. باش وردە وردەبینە سەر باسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان. ئێوە بە لە بەرچاوگرتنی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و بە لە بەرچاوگرتنی ئەوانەی کە لایەنەکان ناکۆکن ناتەمان پێکەوە نین و هەر یەکە ینی بە شێوەیە قسە ئاکات و یەکتر سڕینەوە هەیە یەکتر ناشرینکردن هەیە ینی بە شێوەیەک لە شێوەکان لایەنێک شتێکی باش بکات بەس لەبەرەوەی ئەو لایەنە کردوێتی لایەنەکەی تر ڕەتی یەکاتەوە. ئەمە چەندە کاریگەری لەسەر کارەکانی ئێوە ئەبێ کاتێ لەگەڵ ینی شاندەکانی دەرەوە دانیشن کاتێ سەردانی وڵاتانەکەن و پرسیارتان لەیەکەن هەستەکەن ئەمە کاریگەری نەرێنی لەسەر کارەکانی ئێوە هەبووە و ئەبێت شتێکی سروشتی ینی هەرواشە تۆ کاتێک کە نوێنەرایەتی وڵاتێکەکەی یا نوێنەرایەتی حیزبێکەکەیت تا کێشە و کەم و کوڕی لە ناو وڵاتە کەمتر بێت تۆ توانی نوێنەرایەتەکە باشتر بکەیت تا کێشەی نێوان پارت و لایەنە سیاسەکانی ئەو وڵاتە ئەو شوێنە کەمتر بێت بێگومان لایەنێکی وەکو ئێمە ئەتوانین باشتر قسە بکەین نوێنەرایەتی باشتر بکەین. بەڵام ئەمە نەیوەستانون لەوەی کە وەکو پارتی و مەکتەبی پەیوەندەکانی دەرەوە کاری خۆمان کەم تەرخەمیە کەم و کوڕی لە ئەنجامدانی کاری خۆمانە هەبێت. بەڵام کاریگەری خراپیە بۆ لەسەر بێگومان کاریگەری هەیە بێگومان ئەگەر تا چەندە ئەمەتان بە سەروی خۆتان گەیاندووە و تا چەندە جەختان لەسەرەوە کردوەتەوە کە ئەبێت پەیوەندیەکی تەبا هیچ نەبێ گەر پێکەوەش نەبن بەڵام ناکۆک نەبن دروست بکرێت. بێگومان ئەوانە لە کەناڵە جیاوازەکانی پارتیەوە سروشتی کارکردنی پارتی بەو شێوەیە ئەگەنێتە ناوەندی بڕیار بە تایبەتی مەکتەبی سیاسی و مەکتەبی جەنابی سەرۆک. بەڵام دیسانەگەڕم و بۆ دەست پێشەڕەکەی خودی سەرۆک بارزانی کە کردوێتی ئەوە تاوان حەزکردنیەکە بەوەی کە تێگەیشتنیەکە بەوەی کە پێویستە ئەم بارودۆخی ئێستا چاک بکرێت پێویستە ئەو کێشانی کە هەیە نەمێنێت ئەگەر وانە بواە نێ ئەوت فەرمونون سەرۆکایەتی حکوومەت و پارلەمان بە حیزبەکان لایەنەکان دابنیشن و بگەنە ڕێکەوتنیەک و چارەسەری و کێشانە بکەن. مانە هەست و تێگەیشتن و بەرپرسیارەتەکەش هەیە بۆ ئەوەی کە بە هەموو لایەک چارەسەری ئەم دۆخە بکەین. بەڵام خۆ هەموو شتێک بە تەنها پارتی ناکرێت ئەگەر بەرامبەرەکەت یا ئەوانی کە بەرامبەر تۆ دانیشتن گفتوگۆکەن وەکو پێویست کەواتە چیڵن سەبارەت کە لێتانە گیرێ وترێ پارتی خۆی بە خاوەنی کوردستان نەزانێت و تاکڕەوانە هەموو بڕیارەکانی خۆی ئەدا هەر لەم منتەلەقە و لەم تێڕوانینەوە هەست ناکەن
ئەو ڕخنەیە لە پارتیەگیری ئەوتێ بۆیە بە تەنها ینی تعاملەکە پارتی چووکە پێی وایە بە تەنها بۆی ئەکرێت و ئەتوانێت بیکات نه ئێمە لە ڕووی دڵسۆزیمان بۆ کوردستان و بۆ گەلی کورد ئەوەنە زۆر و گەورەیە خۆمان بە پارتی بە خاوەنی مۆزوعەکە بزانین خۆمان بە خاوەنی دۆزەخەکە بزانین ئەمە تەڵان تازە نیە لە مێژووی پارتیا هەر لە کۆنەوە هەروە بە بەڵام دیسانەوەمە ئەوە ناگەێت لایەنەکانی تر پەرایز بکەین دیسانە سەری دوای زۆر دوور نەگەڕێنەوە لە ساڵی 1970ەوە کاتێککە بری کوردستانی دروزە بێت پارتی دەست پێشخەری گەورەی کردووە پارتی بە تایبەتی ئەو کاتی کە شەهیدی هەمیشە زیندوو ئیدریس بارزانی مبادرەی یەکەمی کردو بۆ دروستکردنی بەری کوردستانی دیسانەوە بۆ جوود کە پێشتر دروست بوو ینی ئەو چوارچاوانەی کە سێری ئەەکەی ئەو چوارچاوانەی کە بۆتە هۆی کاری پێکەوەی زۆربەی هەرە زۆری مبادرە و دەست پێشخەری پارتی بووە باشە گەر زۆربەی هەرە زۆری بەوەی بەری کوردستانیشەوە بە دەست پێشخەری پارتی دیموکراتی کوردستان ئەزانن پارتی بیری لەوە کردوێتەوە بە تایبەت لە دوای پەیامەکەی جەنابی کاک مەسعود بارزانیەوە کە پێویستە کات تەنازولی زیاتر و زیاتر بچێتە پێشەوە لەلایەنەکان هیچ نەبێت لەبەر خاتر وەکو ڕێزێک بۆ پەیامەکەش بۆەوەی بگا بە ئەنجام ئەبێت خۆ نەویستانەتر بچێتە پێشەوە هەستەکەن ئەرکیەوەی ئەمە بێگومان ئەکەوێتە سەر شێوەی بەرەو پێشچوونی دانوستانەکان ئەگەر لایەنەکەی کە تۆ بەرامبری دانیشیت کە کێشە لەگەڵیا هەیە ئەتیوی کێشەکان چارەسەر بکەی شێوە نەرمیەک بنوێنێ ڕەنگە تۆش هامدا بۆ ئەوەی کە نەرمتر بی بەڵام کاتێک کە بەرامبەرەکەت هەڵوێستەکەی زۆر ڕقە و لە هەڵوێستی پێشووی خۆی بە هیچ شێوەیەک نایەتە خوارەوە ڕەنگە ئەوە تۆ هان نەدا وەکو بە تایبەتی کەوێن باسی پارتیەکەی تۆش شێوە نەرمیەک بنوێنی بە تەنها ناوەسێت لەسەر پارتی ئەو لەسەر لایەنەکانی تریش شێوەی بە پیرەوە چوونی ئەوان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە دەست پێشخەرەکە هەیە ئەو گوتم لەسەر مێزە فەرم بە گفتوگۆی لەسەر بکەین کامەت بەدڵ نییە کامەت بەدڵە چ گۆڕانکاریەک تۆ هێنتە پێشەوە بەڵام تۆ ئەگەر زەربێکی ڕاست و چەپ بەسەر دەست پێشخەرێکی لەو بابەتە بهێنی بێگومان ئەوە هیچ هاوکاری چارەسەرکردنی کێشەکان ناکات پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە ئێوە ماوەیەکی زۆر نییە پۆستەتان وەرگرتووە بەڵام حتمما دەستا و دەستکردنی دۆسیەکان هەبوون و ئاگادارن لەسەر ئاستی دەرەوە تا چەندە خراوەتە خزمەتی ئەوەی کورد بگات بەسەر بەخۆی ینی تەنها قسەیەک نەبێت کە ئەکرێت تا چەندە سەردان و دیدارەکانی ئەم دوایانەی جەنابی کاک مەسعود بارزانی چ لەگەڵ شاندی یاوەری چ بەجیا ینی تەوزیف کراوە خراوەتە کارەوە بۆ مەسلەی سربەخۆیی و ئەوەی کە کورد خاون چکە ئەمڕۆ عەبادی لێرە لە دیداری سلێمانی ئاماژەی بە یەکێتی خاکی عێراقدا ینی وازەحە کە لەلایەن عەرەبەوە ئەم مەسلەیە بە شێوەیەک لە شێوەکان ڕەوزەکرێتەوە کورد چی ئەکا بۆ ئەم هەنگاوە بێگومان کورد بە تایبەتی جەنابی سەرۆک ماوەیەکی زۆر ینی تازە نییە لە هەوڵدایە بە تایبەتی هێندەی پەیوەندی بە دیبلۆماسیەتەوە هەبێ هێندەی پەیوەندی بە خستنە ڕووی ئەو داخوازیە ڕەوایی گەلی کوردە لەبەردەم ناوەندە گرنگەکانی جیهان ئەنی کاتێک کە سەرۆک لە بەرزترین ئاستا خەڵقە بینێت شاندەکان ئەبینێت بەرپرسە باڵەکان ئەبینێت یەکێک لەو بابەتانی کە بازەکرێ مەسەلەی سەربەخۆیی کوردستانە من حەزەکەم بەرهەمی هەبووە بێگومان بەرهەمی هەبووە ئەنی بەرهەمەکە ڕەنگە زۆربەی ئەو وڵاتانە یا ئەو شاندانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەئیدی ئەو داخوازیە ڕەوایانەکەن بەڵام بێگومان تا ئێستا نەمان بیستووە هیچ لایەنێک و لایەک بە شێوەیەکی ئاشکرا جگەل لە هەندێک دەوڵەتی بڵێن ئیقلیمی بە شێوەیەکی ئاشکرا دژی ئەو خواستە ڕەوای گەلی کوردستان بێت کە لەلایەن پارتیە و لەلایەن سەرۆک بەرزانی خراوەتە ڕوو من حەزەکەم ئاماژە بۆ خاڵێک بکەم کە بەڕاستی زۆر گرنگ ئێمە لە ئامانجەکانە کۆکین لە ئامانجی سەرەکی کە خزمەتکردنی میلەتی خۆمانە بڕاستی لە استراتیجەکەشمانە بۆ هێنانەندی ئەو ئامانجە ڕەنگە زۆر ناکۆک نەبین کاویست سربەخۆیە لە کاتی ئێستا ئەوەی ماوەتەوە نەخشە ڕێگایە کە بۆ هێنانەندی ئەو استراتیژیە کاک مەسعود شێوەی پەیمانێکی نیشتیمانی بێ هەمووان لەسەری ورتر کرێتەوە ئەمە داوای کاک مەسعودە پار کە
سەرۆک ئۆبامای بینی پێش ئەوەی سەفەرەکە بکە و دوای ئەوەش هاتەوە پارتەکانی کۆ کردەوە پارتە سیاسەکانی کوردستان وتی ئەمە هەڵوێستە دووەلیەکەیە نێو دەوڵەتێکەیە فەرمون هەمووتان پێکەوە نەخشە ڕێگایەکدا بنێن بۆی و ئامانجە پیرۆزە بهێنەدی بەداخەوە پارتە سیاسیەکان بەو هیوای لە داهاتوو ئەنجامی هەبێت کاک هۆشیار سیوەلی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن لە شتان ساغ بێ هەربژین بینەرانی ئەزیز لێرە ناوبڕێکی زۆر کورد وەرەگرین و میوانەکانم لە منەوە دیارن هەریەک لە مامۆستا عەتا قەرەداغی و مامۆستا ئەبوبەکر کاروانی لە تەوەری دووەم لەگەڵمانە بن شاشەکە بەجێمەیە. عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەم بەردەوامین لە گەڵتان ئێمە لە زانکۆی ئەمریکین دیداری سلێمانی یاخود دیداری پێنجەمی سلێمانی هێشتا بەردەوامە و سبەینش بەردەوامە بێ و کوردستان 24 بەردەوامە بێ لە ڕووماڵکردن و قسەکردن لەسەر تەوەرە جیاوازەکان بۆ ئەم تەوەرە دوو مامۆستای ئەزیز و بەڕێز لەگەڵ منە حەزوری هەیە لێرە یەک لە مامۆستا عەتا قەرەداغی وەکو نووسەر حزوری هەیە هەروە مامۆستا ئەبوبەکر کاروانی نووسەر و سیاسی زۆر زۆر بەخێر بێن سەرچاوماتن من مەبەستمە لەم تەوەرە لەگەڵ ئەم دوو مامۆستا ئەزیزە قسە لەسەر ڕێخستنی نێوماڵی کورد بکەم قسە لەسەرەوە بکەم کە ئەوانەی چاویان لەسەرمانە جگە لە کوردەکان ڕەنگە پێیان خۆش نەبێت کوردستان داهاتوویەکی گەشی هەبێت ئەبێ کورد چۆن ئەم نێوماڵ ڕێکخاتەوە و چۆن ڕوبەڕووی ئەم هەوڵانە ببێتەوە و ئەگەر ئێمە نێوماڵی خۆمان ڕێک بخەینەوە تا چەندە نزیکترە بینەوە لە داهاتوویەکی باشتر نزیک ئەبینەوە لە سەربەخۆیی و زۆر پرسی دیکەش من نامەوێت کاتەکە بە ئەوەوە سەرف بکەم ئەچمە لای میوانەکانم لە مامۆستا ئەبوبەکرەوە دەست پێکەم مامۆستاگیان زۆر بەخێر بێن ماندوو نەبن ئەزانم بەردووکتان هیلاکن بەڵام ئەمە کۆتا بەرنامە بێ بۆ شەوی تر دەتوانن ئیسراحەت بکەن مامۆستا ئەمڕۆ لە دیدارەکە بوون پێم خۆشە بە پرسیارێکی ناتەقلیدی دەست پێ بکەم چیتان خوێندەوە لە ڕای عەرەبەکان بەرامبەر بە دۆزی کورد بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من گوێم لە وتارەکانی بەڕێز حەیدر عەبادی کرد موفق ڕەبیعی بە بڕای منە و دوانە ڕۆحی سیاسەتی بەخەیان یعنی نیشاندا بەرامبەر بە دوا ڕۆژی هەرێمی کوردستان ئەوان تا ئێستا پێداگرن لەسەر عێراقێکی یەکگرتو بە شێوەیەکی زارەکی ئەڵێن کورد مافی خۆیەتی مافی چارە نووسە ئەوانەی هەبێ بەڵام ئەمە بەبێ ئەوەی کە قەنەعەتێکی فکری قوڵ بێ لە ڕاستە لەگەڵ کورد مامەڵەی پێ بکەن ئەوەی سەرنجی ڕاششتان قسەکردن بوو لەسەر دروستکردنەوەی عێراقێکی بەهێز عێراقێک کە خاوەنی سەروەری تەواو بێ لە ناو خۆیان دەسەڵاتی بەسەر هەموو خاکەکە بشکێ و بتوانێت یاسە لەسەر هەموو وڵاتەکەی جێبەجێکە لەگەڵ ئەوەش باسی چارەنووسی ناوچە جێناکۆکەکانیان زۆر بەسرنجەوە کە لە ڕاستیە کاو ناوچانە ئەبێ بیکەی بە ناوچەی تەوافق لەسەرکراو نەک ناوچی ناکۆکی لەسەرکراو وەیە بابێ منافەسە بکەین لەسەر خزمەتی کامە لە ئەجندای کول لە ڕاستیە زۆر دوورە بە مانایەکە تر وێنیان بۆ ئەوەیە کە دوای داعش جارێکتر بگەڕێنەوە بۆ واقعی پێش داعش و لە چوارچەوە تەقلیدەکەی کۆنا ئێمە مفاوەزات بکەینەوە و بەشدار بین لە دروستکردنەوەی جارێکتری بیناکردنەوەی عێراق و باسی ئەوە بکەین چۆن کێشەکانمان لە نێوان هەرێمی عێراقا چارەسەر بکەین وەک ئەوەی داعش نەهات بێ گۆڕانکاری گەورە ڕووی نەدابێ کون پێشمەرگە ناوچەکانی کۆنتڕۆڵ نەکردبێتەوە و ئەو ناوچانە هێشتا قابلی سازش لەسەرکردن بن بۆیە وتارەکانیان ڕوون بوو بە تایبەتی لە ناوەڕۆکە بە زمانی ناڕاستەخۆ ڕوون بوو کورد دەبێت جوان لە وتارانە تێ باشە مەبەستمە پرسیاری ئەوە بکەم ڕێی بەرەو سەربەخۆیی بە بەغدایە تێپەڕێ ئەسڵ وایە ڕێی سەربەخۆیی بە بداخەوە من ویستم مداخلەیە بکەم لەوەکەی موفق ڕەبیعیە کەوتی سەرکردە کوردەکانە بێ وانەزانن کێشەکانیان لە تاران و لە ئەنقەرە چارەسەرە بن لە بەغاش مەبەستم بوو ئەوە من ویستم بڵم کە ئەگەر ئێمە نەهاتین بۆ بەغا ئەوە ئێوە ناهێڵین بێ بۆغا ئەسڵ وایە بەڵێ ئێمە لەگەڵ بەغا کێشەمانەیە ئێمە لەگەڵ تورکیا کێشەمان نییە وە کوردی باشووری کوردستان بەو ئەندازی ئەوان نەبن بۆ کێشە بۆ پرۆژەکانی ئێمە لەگەڵ ئێران کێشەمان نییە ئێمامانەوە پەیوەندی باشمان لەگەڵاوانە بێ و ئێمە بێ ڕێگای سروشتی هەر هەنگاوی کە ئەینێن لەوانەی مەسلەی سەربەخۆیی لە ڕێگای بەغای ڕوە بەڵام ئەوە ئێمە نین بە بڕوای من بە تەنیا بڕیارە دەین ڕێگای سەربەخۆیی یا تێگەیشتن یا جیابوونەوە یا دراوسێتی باش یا چارەسەرکردنی کێشەکان بە بەغای بڕوە ئەوە ئامادەگی ئەوان بڕیارەدا بەو ئەندازی ئەوان ئامادەگیان هەبێ بەغا ببێتە سنتەری چارەسەری کێشەکان کورد ئەبێ پێشوازی لێ بکات و من پێم وایە کورد پێشوازی لێەکە بۆیە ئەگەر کورد لەوێ لە بەغا ناومێت بوو ئەنجا بە دوای جێگرەوەی بەغایەکە سوپاس دەکەم مامۆستا عەتا هەر لە کۆتا قسەی مامۆستاوە دەست بە گفتوگۆکەمان بکەین لە حاڵەتێکدا ئەگەر
بەغا ئامادە نەبوو و ئامادەگی نەبوو بۆەوەی لەگەڵ کووردا سەبارەت بەم پرسەدانیشێ کورد ئەبێت چی بکە بۆی بەبێ ئەوان هەنگاوەکانی بنێت بڵێ بێگومان لەو قسانەی کە ئەمڕۆ جۆمان لێبووە لەوەی کە مێژوویەکەی ئاگەمان لە عقلی ناسیۆنالیزمی عەرەبی و عقلی عێراقی بێ من بخۆم لەوانم کە پێم وانە ئەو عقلە لە بەغداد دروست بێ بە ئاسانی دان بەوە دابنێ کە کورد جاب بێتەوە یان کورد بەشێک لە مافەکانی خۆی بەدەست بێنی بە پێچوانەوە ئەو دەستوری کە لە عێراق دانراوەوە هەتا ئەمڕۆ عادل عەبدولمەهدی هەندێک باسیەوەی کرد کە بەشێک لە مافەکانی کوردی تێدایە ئەوان نانێ ئەو دەستورەش لێبەجێ بێ بەڕاستیەکەی کە هەندێک لە مافەکانی کورد دابینەکە بۆیە من پێم وایە ئەوە زەحمەتێکە ئەو دەرگای بەغدادەوە ڕەیەکی جیاوازیش بینرا عادل عەبدولمەهدی کە بەوەداوتی ئاساییە مادام ئەوان بڕیاریانداوە بە بەقایە تێپەڕێ سەر بەخۆش بێ کەواتە عەبدولمەهدی نوێنەرایەتی ناسیۆنالیزمی عەرەبی و سانیعی قەرار ناکات لە بەغدا ڕاستە نەرمترە ڕاستە پیاوێکە لەوانی کە کۆنشوعی بووە و شیعەیە و دۆسایەتی کوردەکانی کردووە و ڕەنگە پیاوێکی تا ڕادێک زیاتر مەدەنی بێ لەوانی کە بەڵام پێم وایە ئەوەی کە ئێستا قەراری بەدەستە حیزبی داوایە لە عێراقا کە حیزبی داوەوە لەگەڵ بەشێکی زۆر لە سونەکانی شەکە لە مرکزی قەرارە بن ئەوان ئەو ناسیۆنالیزم عەرەبیان کە ڕەنگە جیاوازێکی ئەو توانن نەبێت لە دید و بۆچوون لەگەڵ عقلی حیزبی بەعس و لەگەڵ داعش و لەگەڵ سەدام حوسێن جیاوازێکە کەمە بەڵام بەگەرمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت ئەی لەکوێوە دەست پێ بکەین من پێم وایە کورد بۆ ئەوەی کە بتوانێت بڕیار بدات پێش هەموو شتێ پێویستی بۆیە بەڕاستیەکەی خۆی یەک بێ ماڵی خۆی ڕێ بخا ناو خۆی دەیان و سەدان بەرنامە کراوە لەسەر ئەمەی کورد پێویستە نێوماڵی خۆی ڕێکخا پێت وایە هێندە قورسە ڕێخستنی ئەم نێوماڵەیە نایەنەوێت نەخێر ڕێخستنی ئەو نێوماڵە ئەوەندە قورس نییە بە مەرجێ ئەگەر واز لە بەرژەوەندی تایبەتیەکان بگرن ئەگەر واز لە ژێڕکێفکەوتنی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت بێنن ئەگەر هەموو بگەڕێنەوە بۆ ناو دەستەی خۆمان بۆ ناو وڵاتی خۆمان ئەتوان ڕێ بکەن بەڵام کێشەی ئێمە ئەوەیە بە تایبەتی ئەو حزابەی لە کوردستانە هەندێکی بەرژەوەندی لەگەڵ ئێران هەندێکی بەرژەوەندی لەگەڵ تورکیایە هەندێکی بەدوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن هەندێکی هەتاکو ئێستا هەر بەڕاستیەکەی لەو دیداری ئێستای ئەمڕۆ کە سیر دەکەی بەڕاستیەکەی حاڵەتێکی ئەوە دەبینی کە بە تایبەتی لەم ڕوبەرە فراوانی ئەم لای ئێمە تاکوتەرای لێ دەرچیان هەندی ئاراسیەوەی لێ دەرچێ عقلەکە ئەو عقلەیە تاکو ێسەر گۆرانی باڵای بەغدادە دەڵێ بەڕاستیەکەی ڕەنگە لە لاکەی کە وهر لە بەشەوە من بەنامە بۆ ماتووە یەکێ لە گلەیەکانەوەی ئەڵێن احتیمامێکی زۆر بە زمانی عەرەبی بڵێ احتیمامێکی زۆر من بۆ دیداری کە جوابزانم لەگەڵ کاک ئەبوبەکر پێشەوەی بێنێرە من بۆ دیداری دووەکی شوم کە کاک دکتۆر بەرهەم و کاک مەلا بەختیاریشی لێبوون لەوێ کە هەردووکیان قسەیان کرد لەوێ بەڕاستیەکەی دوو زمان باڵا دەست بوو زمانی یەکەم زمانی کوردی بوو کاک ئەبوبەکر لە هەموو گفتوگەکانەوە زمانی دومیش زمانی ئینگلیزی بوو ئێستا لێرە لە دیدارەکەیەوە هیچ مانعمان نییە کەەوە بەڵام ئەوە ئەبێ بە دوای ئەو دەلالەتان هەستەکەی تێبینیەکە بێ بۆ ساڵی داهاتوو لە بەرچاو بگیرێت و بەو شێوەیە نەبێ نەبێت لە سبینیەوەوانە من خۆی مەسەلەکە پەیوەندی بەشتێکیەوەی ئەو عقلی کە لە سلێمانی کار دەکات لە پایتەختی ڕۆشنبیری و بەحساب لەو چوارچێوە لەو ڕوبەرەی کە ئەوە ناسیۆنالیزمی کوردی بەوەی کە نوێترین شاری کوردیە کە لێرە زیاتر پەرسەند دووتر بێ من و کاک ئەبوبەکر هەرێکی سێ چوار مجەڵدمان لەسەر ناسیۆنالیزمی کوردی نووسیوە کە ئەبێ ئەم شارە ناسیۆنالیزم لەم شارەوە ناسیۆنالیزمی کوردی پێ بگات و وەپەرە بسێنێت وە گەشە بکات و داخوازی دروستکردنی دەوڵەت و سەربەخۆی بێ بەداخەوە هەتاکو ئێستا ئەوەی کە لێرە کپە کەلتورێک لەم شارەی ئێمە دروست بووە کە تۆ باسی دەوڵەتیش دەکەن گاڵتیان بە عەقڵت بێ گاڵتیان بە عەقڵی من و کاک ئەبوبەکر و زۆرێک لەوانی کەسێ کە باسی ناسیۆنالیزم باسی سەربەخۆی دەوڵەتەکەین خاڵەوە بچمە لای مامۆستا بە دوو جملە ئەوە وەڵام دەمەوە کورتی بکەوتمان یەکەم ماڵی خۆی ڕێبخە بەڕاستیەکەی دووەم ئەو بزوتنەوە دیپلۆماسی کە لەگەڵ بەغدا خەریکی کردووە بوون من زۆرم پێخۆش بکە هوشیار زێباری لە بەغدا دەرکرا حەزمەکە کاتی خۆی وتارێکم نووسی دەبوو پیاوەکانی وەکو بەرهەم ساڵح و وەکو هوشیار زێباری ئەوانە نیان برنای بۆ بەغدا بەڕاستیەکەی کورد کاری بکردای بۆ ئەوی بزوتنەوەیەکی دیپلۆماسی دروستکە دۆست بۆ کورد پەیدا بکە کاک ئەبوبەکر ئاماژەی بۆ خاڵجی گرنگ کرد کە ئێمە بەڕاستیەکەی پێویستمان بەوەیە پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ دەوروبەرەکەمان پەیوەندیێکی دراوسێتی زۆر باش بێ بەڕاستیەکەی و پەیوەندیێکی گرنگ بێ لە حاڵەتێکە ئەگەر ئێمە لە بەغدا بێ ئومێد بووین و بەغدا و دەرگایی نەکردەوە ئێمە لەگەڵ ئەوان جابینەوە من پێم وایە ئەبێ ئەڵتەرناتیڤی کەمان بێ و بتوانین پەیوەندەکانی خۆمان لەگەڵ لە دەرگاوە ڕێگەیان پێنەدان لە پەنجەرەوە پەیوەندی خۆمان لەگەڵ جیهانی دەرەوە بەهێزکەین بەڕاستیەکەی چونکە تاکە یەک دەرگانیە بۆی کورد لێوە بگاتە دروستکردنی دەوڵەت ڕاستە پێویستمان بە دانانی ئەوانی کە ئەگەر بەغدا ئەو دەرگایمان بۆ بکاتەوە و داندنێ بۆی کە ئێمە جابینەوە بەڕاستەکەی پێویستمان بە خەڵکی کە نامێنێ بەڵام ئەگەرەوەش نەبوو کورد خۆی ئەبێ خۆی بڕیاری خۆی بدات کە خۆت بڕیاردا مجازەفەیە سەرکێشیە بەڵام پێم وایە سەرکێشیەکی ئەوەندە ترسناک نییە کە تیایە بڕوخین ئینشاڵڵا تیای پێدەگەین زۆر سپاس دەکەم مامۆستا کاروانی بێمە لای جەنابتان لە قسەکان ئاماژەی بەوەدا باسی ناسیۆنالیستی کوردی کرد و ناسیۆنالیزم لە کوردستان یعنی
و ئاماژەی بەوەدا کە هەندێک جار باسی دەوڵەت و سربەخۆییەکەی گاڵتەت پێەکەن و هەستەکەن ینی ئەمە خەوێکە و تۆ تحقیقبوونی زۆر مەحاڵە. ئەمە بۆ ئەوە ناگەڕێنیتەوە کە ناسیۆنالیزمی کوردی هێشتا هێندە پێ نەگەیشتووە کە بتوانێت خەون بە دەوڵەتەوە ببینێ، خەون بە کیانێکی سربەخۆوە ببینێ. زانێت چی خۆمە نەزانێت من پێم وایە لە ناو دڵی هەموو خەڵکی سلەیمانیشە مەسەلەی سربەخۆی دەوڵەتەوەوانە شتێکی چەسپاوە وەکو جەماوەت بەس وەکو نخبە بەداخەوە یعنی ڕەشببینی و بەدبینیان بۆ دروست بە ئەوەی من پێم وایە ئەوەشی بۆ دروستکردوون مەسلەی خودی دەوڵەت نییە ئەگەرچی کێشە هەیە و پاشخان هەیە لەمڕۆوە کە بۆچی مەسلەی دەوڵەت یعنی مەسلەیەکی سنتەر نییە لە بیرکردنەوەی خولگەی نییە لە بیرکردنەوەی ئینسانی کووردا ئەوە کێشە هەیە بەڵام ئێمە لە 2005 براد ئەندامی لیژنەی باڵای ڕفراندۆم بووم ڕفراندۆمێکی نافەرمیمان کرد لە هەرێمی کوردستانە لە 2005 دەنگی باشیشی لە 1998 و لە 10 هەموو دەنگدەران کە نزیکەی 2 ملیۆن کەس بوون بۆ سربەخۆی دەنگیاندا بوو لەوانش کوڕیان شارە بوون خەڵکیان شارە بوون ئەوەی ئەم کێرڤەی گۆڕیوە ئەوەی ئەم هەستەی گۆڕ من لەگەڵ کادری بە زووترەوەی ڕفراندۆم دانیشتین لەم ماوەی پێشەوە خەریب و لە سلێمانی وتمان بە ڕفراندۆمە کۆنەکە تۆزە زیندووکەینەوە هەستم کرد بە شێکیان باوەڕیان پێنەماوە بۆچی ئەمە چی وای کردووە کاتێکە ڕۆژێ لە ڕۆژان هەوڵی بۆ داوە هەوڵمان بۆ داوە یعنی بە حەماسەوە هەوڵمان بۆدا بەداخەوە ئەم ململانێ و گۆڕانکاریانەی لە کوردستانە هاتووە ئەم ململانە ناتەندروستی کە 50 ساڵە ناسیۆنالیزمی کوردی بەدەستەوە ئەناڵێنێ و لە هەر قۆناغێکە بە بەرگێکە و بە ناوێکە و بە شێوازێ خۆی گزارش لە خۆیدا خۆی ناوی ژەکاتەوە جۆرە لە ناومێدی بۆ خەڵک دروست کردووە وای لێ کردووە بڕیاری غەڵەت بە وای لێ کردووە شتێکی گرنگ و استراتیژی و مێژویی وەسەر و حیزبەتی وەکو دەوڵەتیش ببێ بە مەسلەی ململانەی نێوان حیزبەکان و شارەکان و نخبەکان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی شەوانی زۆر جار گوێت لێ بێت ئەوترێت مەسلەی دەوڵەت مەسلەیەکە ینی هەر نابێ باس بکرێ مەسلەیەکە بەسەر چووە یان کاتی نییە یان ئەوانەی ینی بانگە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەک لە شێوەکان بانگەشەی بۆەکە ینی وای لێکراوە پارتی کراوە بە خاوەنی ئەم قەزیە لە کاتێککە ئەمە مڵکی هەموو تاکێکی کووردە هەستەکەی ئەم جۆرە بیرکردنەوەیە هەڵەیە و ئەبێت شێوازی بیرکردنەوە کە گۆڕانکاری بەسەرا بێنرێت و مەسلەیەکی وەکو سربەخۆی و مەسلەیەکی وەکو دەوڵەتی کوردی بکرێت بە مڵکی هەموو تاکێکی کورد نەک تەنها لە حزبێکە کۆ بکرێتەوە بێگومانە بێەوە بکەین بەڵامەوە بە پلەی یەکەمەرکی پارتی دیموکراتی کوردستانە ئەبێ ئەوان بیکەن ئەبێ ئەوان بیکەن لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان کە زیاتر خۆی بە خاوەنیەوە دروشمازانێ و خەڵک واوێنایی ئەکالانی کە بەشە لە نخبە واوێناکە کام دروشمە یا مزایدەیە ئەسڵ وەساسی نییە یا ئەوەیە کە پارتی و بارزانانی ئەیانەوەی بەناوی خۆیانەوە تۆماریکەن و بیکەن بە سەروەری و دەوڵەتێ بۆ ئێمە دروستکەن بیکەن بە زیندان من ئەمەم لە نخبەی سیاسی باڵا دەست ئەگەر پێچەوانەکەی بێ دەوڵەت پارتی دەوڵەتێک دروست کات و نیکا بە زیندان دەوڵەتێک بێ بۆ خۆشگوزەرانی پێت وایە بێ هەمووان پشتی بگرن نه ئەمە پێشەوەش بۆ خۆشگوزرانی ئێمە بێ پارتی ئێستا کاتیەوە هاتووە هیچی تر لە دروشم باسی دەوڵەت نەکە کاتیەوە هاتووە پرۆژەیەکی ڕاستەقینە و نەخشە ڕێگای بنووسرێتەوە ئەم پرۆژە و نەخشە ڕێگایە لەگەڵ حیزبەکانی تر مناقەشە بکرێ نەک لەگەڵ حیزبەکان بینوسێتەوە ئەمە با پارتی بینوسێتەوە با من و چوار کەسی تری نووسین پێت وایە پێشوازی لێ ئەکرێ ئەبێ گرنگ ئەوەیە یانە بێ لە بنچینەیە پرۆژەکە هەموو ئەکادیمیستەکان هەموو لێکۆڵەرەکان کرێژەکە زۆر گرنگە کۆمیتەیەکی دەکەسی دروست دەکەین و من و مامەساش بەژارەکەین و پێشنیازە لە ڕێگەم بەرنامەیەوەیکەی بێگومان هەر ڕەنگە لەم ڕۆژانە شتێکی وا بکەین و بینوسین و پێشنیاریکەین هیچی تر بەم جۆرەی ئێستا نابێ ئەبێ پرۆژەیەکە بێ بنووسرێتەوە وەک کەرەسەی مناقەشەکردن بخرێتە بەردەم لایەنە سیاسیەکانە تاوتوێ بکرێ هەموو بیر و ڕاجیاوازەکان کۆ بکرێتەوە سەرنجام بە نەخشە ڕێگایەکی هاوبەشی نیشتیمانی دەرچین ئەو کاتە بەرزانی نوێنەرایەتیەکە تاڵەبانی نوێنەرایەتیەکە کاروانی نوێنەرایەتێکە کێشە نییە گرنگ ئەوەیە کێشەی نوێنەرایەتی پرۆژەیەکی تەوافق لەسەرکراوی نیشتیمانی ئەم وڵاتان بەڵام ئەوە لانی کەمی ڕێخستنەوەی بارودۆخی هەرێم و لانی کەمی تەوافقی نیشتیمانی ئەم بەڵێ من ئەمە ئەو پرسیارەیە کە ئامادەم کردو بۆ مامۆستااتە چی کوردیەکە خات هیچ شتێک هەیە کە جارێکی تر ئەم پارتە سیاسیانە کۆ بکاتەوە پێکەوە بڵێ کورجارێ ئەوەی کە لەسەر ئاسی جەماوەری کورد یەکگرتووە کورد هاو معاناتە هاو ئازارە و کورد لەسەر ئاسی جەماوەری بەڕاستیەکەی تەحملێکی زۆری هەیە تەحملی قەیرانی ئابووری کردو تەحملی شەڕی ناوخۆی کردو تەحملی نەبوونی کرد تەحملی گەندەڵی و فەسادی نخبەی سیاسی و نخبەی ئیداری کردو لە وڵاتەمانایەوە لەسەر ئاسی جەماوەری ئێمە کێشەمان نییە ماوەتەوە سەر ئەوەی کە لەسەر ئاسی نخبەی سیاسی
بەسەراسی نخبەی سیاسی بەڕاستەکەی ئێمە لە بەردەمی ئەوین داعش تەواو دەبێ عقلی عەرەبی لە عێراقەمان ئەو عقلەیە ڕەنگە ئەگەر کورد بەم شێوەیە دابشکرا و بێسەر و بەر و هەرێکە خەریکی خۆی بێ زۆر بە ئاسانی ئەو فڕۆکانی کە بۆ لێدانی داعشی بەکارێنن بە دووری مەبینەکە ئەو نخبە سیاسیە بە هەمان عقلەتی سەدامی و هەمان عقلەتی بەعەس بۆ ئێرەش بەکاری بێنەوە بۆیە بەڕاستیەکەی ئێستا نخبەی سیاسی کوردی لە بەردەمی ئەوەدایە کە دەبێ خۆیان لەوە تێبگەن کە ناتوان بەم شێوەیە درێژە بە خۆیان بدەن و بارودۆخی نێودەوڵەتێکە و بارودۆخی سیاسی ناوچەکە ئەخوازیەکە ئەمانیش بە خۆیان دەبێنەوە و ئەو پرۆژەیە کە پرۆژەی یەکگرتنەوەی بەڕاستیەکەی دەبێ بیری لێ بکەنەوە ئەو پرۆژەش من بۆ خۆم لەوانم بەڕاستیەکەی لە هەندێک شوێنالیزم کاریگەری ئێوە چییە مامۆستا کاریگەری ئێوە چی ینی قسەیەک لەسەر ئەوە هەیە کە پارتە سیاسەکان هێندە ناکۆکن زۆر مەحاڵە و دووبارەیەکەمەوە لە بڕگەی یەکەمی بەرنامەکە ژوتم لە سیاستە مەحاڵ نییە بەڵام ئەی کاریگەری ئێوە وەکو ڕۆشنبیران وەکو مامۆستایان وەکو لێکۆڵەران وەکو نووسەران وەکو وانی لە بواری سیاسەتا بوون بۆ نەتانتوانی و ئەم کاریگەری خۆتان بەکاربێنن بۆی ئەم لایەنە نەپێکەوە کۆ بکەنەوە چکە زۆر بژاردە تاقی کراوەتەوە شکستی هێنا ئەنج با من ئەگەر ئەمە لە پێناو بەشەوەندی هاوبەش و باڵە ئەمە بەستم بە ئەوەی کەمیش قسەی لەسەر بکەم ئەگەر ئێمە لێرە ناسیۆنالیزمێکی خاوەن پرۆژەی بەهێزمان بۆیە بەڕاستیەکەی بتوانێت هەموو نەتەوە یەک بخات و هەموو حیزبەکان دەوەدا کۆبکاتەوە ڕەنگە ئەم کێشەی ئێستەمان نەبایە بەداخەوە ئێمە ناسیۆنالیزمێکی وەها بەهێزمان نییە لە کوردستانە و ئەو نخبە سیاسیە نەخۆشەی کە لە کوردستانە لە شەسەکانەوە ئیشەکاوە ئیشی ململانەی شخصی و دابەشبوونێکی گەورەی کردو بەڕاستیەکەی جەستەی ئەو پێکاتە پێنەگەیشتووی ناسیۆنالیزمیشی لەت کردووە ئەوەی کە تۆ جەنابەت مەبەستە کە نخبەی ڕۆشنبیر و کەسانی سربەخۆ و کەسانی تەنان نخبەی سیاسی و تەناندا حسابەیە لۆ بێنە بۆ نمونە لە ناو حیزبەکانی کوردستانە ئێستاەوەی کە لە ململانەیە ڕەنگە ململانە سەرچەکە لە کوردستانە لە نێوان دووسێ لە حیزبەکان بێ بەڵام بۆ نمونە ئەم هاوڕێمان ئەندامی مەکتەبی سیاسی بۆ لە حیزب بۆویستی بێ بە ئەمین عامی و حیزبەش حیزبەکەی ئەو چەند جارێ پرۆژەی یەکخستن و یەکگرتنەوەی کردووە هەوڵەدا بەڵام ناگاتە ئەنجام حیزبێک بەوەی کە 12 کورسی پەرلەمانی هەیە سومعەیەکی جەماوەری هەیە سومعەیەکی سیاسی هەیە پێگەی هەیە بە ئاسانی گوێ لەو ناگرن هەندێک جار پێڵن وڵات تۆ لاددا وڵات تۆ کەوتیتە سەر فێریشەکرێت سەرەوە لەبەرەوە نخبە سیاسی نخبە ڕۆشنبیرەکەش لە کوردستانە بەداخەوە بەشێکی زۆری استقطابی کردووە بەشێکی زۆری لای پارتیە بەشێکی لای یەکێتی بەشێکی لای گۆڕانە بەشە کاریگەری نەریەکەیداناوە بەڵام دیفانەوە ئەمەش ئەوە ناگەێنرێ مێژوو ناوەستێ و ڕووداوەکان بە خێرایی ئەڕۆن من پێم وایە ئەو نخبە سیاسیش ئەوانەی کە عوقەلان ئەوەی کە تا ڕادێک ئەقلان بەشتەکان شتێ لەو مەترسێ تێدەگەن بەڕاستیەکەی کە ئایندە بەرەوتێ دەڕوا بۆیە پێم وایە بە ناچاریش بێت دەبێت تەسلیمی ئەو واقعە بن ئەو پرۆژەی کە ئەبوبەکر باسی کرد کە پرۆژەیەکە پرۆژەی سەربەخۆیە پرۆژەی دەوڵەتە نەکەرەوە ئەبێ بەڕاستیەکەی ئێمە خاریزە تاریخمان هەدێ بۆ ئەوەی کە لە ئایندەی نزیکا چیەکەین یعنی ناکرێتەوە بەڕاستیەکەی کاک مەسعود لەوێ پێشنیار بکات و 50 کۆبوونەوە بکرێت لە خوارەوە هیچ نەبێت ناکرێت یەکێتی نیشتیمانی ئەم کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بسرن ناکرێت بزوتنەوەی گۆڕان پێی وابێ بەڕاستیەکەی لەبەرەوەی بەرژەوەندەکانی ئەو تحقیق نابێت تر کاجی سفەر بێت لەسەر کورسەکەی بێواز بێت میلەت لە هەمووانە گەورەترا ئەگەر تەسلیمی داخوازیەکانی میلەت و ئایندەی میلەت نەبن مێژوو هەمویان فڕێ دەداتە پەراوێزەوە سەرنجام مێژوو ئەوانە فرە دەداتە پەراوێزەوە و ڕوتی کۆمەلگا بەردەوام بێەوە کۆمەلگا سەرکردایەتی نییە بۆ خۆی دۆزێتەوە ڕەنگە معاناتی زۆر بچێژێ بەڵام ئەخیر جارەکە یەکەمانە نتوانن بەڕاستەکەی تحقیقی مەطالیبی میلەت بکەن من پێم وایە سەرنجام ناتوانین لە قیادا بمێنەوە کەونە پەراوێز زۆر سپاس مامۆستا مەبەست عەبادی لە قسەکانی ئاماژەی بەوەدا مەترسی گەندەڵی لە مەترسی تێرۆر و تێرۆریزم ینی مەترسیەکی گەورەترە ئێمە لێرە قسە لەسەرەوەیە گەندەڵیەکی زۆر هەیە نابەرامبەریەکی زۆر هەیە ینی نعەدالەتی هەیە هەلی یەکسان نییە پێت وایە ئەگەر ئێمە بەرەو دەوڵەت و سربەخۆیی بڕۆین ئەبێ ئەم مەسەلەیەش چارەسەر بکەین بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم برات پار پرۆژەیەکی CA فۆرم پێشکەش کردووە من لەم ماوەی ساڵە 5 پرۆژە لەو پرۆژەیە ئێمە پێویستیمان بە سێ شتێ نەخشە ڕێگایەک بۆ سربەخۆیی و گەشتن بە دەوڵەت کە بە بڕای من لەم قۆناغەیە ئەولەویاتی پێ بدرێت دووەمیان پرۆژەیەک بۆ دووبارە بیناکردنەوەی سیستم لە هەرێمی کوردستانە و گەشەدان بە دیموکراسی لە چوارچێوەیەکە کە قۆناغەکەی خوازێ سێمیان ڕێککەوتن لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی بۆ چاکسازی لەم هەرێمەیە بێگومان ئێمە ڕەوڕەوەی چاکسازی زۆر هەرێمی بەجێهێشتووە بۆیە من زۆر ئیش لەسەر دەوڵەتەکەم پێم وایە لە دۆخی ناودەوڵەتە من ناومێدم لەوەی چاکسازی بکرێت ناومێدم لەوەی دیموکراسی پێت وایە دەوڵەت چارەسەری ئەو پێم وایە دەوڵەت لانی کەم چوارچێوەیەکی موئەسساتی و دام و دەستگاییمانەداتێ بۆ شەڕی چاکسازی و دیموکراسی لەم کۆمەڵگای زۆر سپاس یەک جملەی کە بڵێم بەڕاستەکەی یەک جملەی کاڵێ من هەتا ئەوەی کە تۆ باسی یەکێتیت کرد من پێم وایە
لە هەندێشە ناسیۆنالیزم هەموو کۆمەلگەیەکی خا بەڵام دەکرێت دروستکردنی دەوڵەتیش بەڕاستیەکەی بێ بە چەترێ هەموو ئەو ناکۆکانە لە ژێر چەترەکەی خۆیان کۆ بکاتەوە ئەوی لەگەڵی نێ بەڕاستەکەی ئەکەوێتە پەراوێزەوە دەوڵەتیش ئەکرێت دروستکرێت بەجددی سوپاس بۆ مامۆستا عتا قەرەداغی سوپاس بۆ مامۆستا ئەبوو بەکر کاروانی سوپاس بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی ماندوو نەبن و لەشتانە میشە ساغ بێت بینەرانی ئەزیز لێرە باسی ڕۆژ ئەوەستێت و کۆتایی دێت لە دووتەوەرە قسەمان لەسەر زۆر پرس کرد ڕێزی یادگار فایەخ و تەواوی ئەم ستافە ماندوو نەناسا لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبوڵکن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێن ماندوونە.